بەشێک لە شایستەداراییەکانی گەنمی ئەم ساڵی جوتیاران گەیشت و بەم نزیکانە بەسەر جوتیاران دابەش دەکرێت. وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە ڕاگەنراوێکدا بڵاوی کردوێتەوە لە کۆی 411 ملیار و 24 میلیۆن و 196 هزار دیناری پارەی گەنمی جوتیارانی ئەم ساڵ تا ئێستا بڕی 233 میلیارد دینار هاتووە بە گوێرەی ڕۆژی وەرگرتنی گەنمەکانیان بەسەر جوتیاران دابەش دەکرێت. هەردوو ڕاگەهاندنێ داهاتیە دەمەک نێزیکدا دێپەرەی مایژی وەرەشاندن و بەلافکردن کو دەکەن 176 میلیارد 24 میلیۆن و 196 هزار دینار. بەڵێ لەبارەی دابەشکردنی پارەی گەنمی جوتیاران و ئەو بڕۆپارەیە کە هاتووە جەمالێ مە میوانێکمان هەیە گفتوگۆ لەگەڵ بەڕێز نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە هەولێر میوانی کوردستان 24. شەو باش کاک نەوزاد زۆر بەخێر بێ ئەو بڕۆپارەی کە ئاماژەتان پێکردووە گەیشتووە پشکی گەنمی جوتیارانە چەندە بڕۆپارەکە و کەی دەست بە دابەشکردنی دەکەن؟ بەڵێ سواز بۆ جەنابتان سڵاو لە بینەرانتان هەرۆک ئاگادارن ئێمە ئەم ساڵ لە 27 پێنج دەستمان بە وەرگرتنی گەنمی جوتیاران کرد لە سالۆکانی هەرێمی کوردستان لە 15 کۆتایی بە وەرگرتن هات. دواتر وا بڕیار بوو کە هەر دە ڕۆژجارێک پارەی ئەو جوتیارانە وەربگیرێت و لە ڕێگای سایلۆکان و بەنکەکانەوە بدرێ بە جوتیارە بەڕێزەکان. بەڵام دیارە بۆی پەسەندکردنی بووجە و هەندێک ئەشکالی ئیداری کە دروست بوو و وەزارەتی بازرگانی کاتی خۆی داوایان کردبوو لە حکوومەتی عێراق کە تا 4 میلیۆن تەن گەنم وەرەگیری ئەم ساڵ پارەی 4 میلیۆن تەن گەنمیان بۆ تەرخان کرابوو. دواترەوە بوو دەرکەوت کە گەنمێکی زیاتر هەیە لە عێراق و هەرێمی کوردستان بۆیە گەنمەکە گەیشتە 5 میلیۆن و 190 هزار تەن. بۆ ئەو میلیۆن و 190 هزار تەنە پارەی بۆ تەرخان نەکرابوو. دواتر وەزارەتی بازرگانی عێراق داوای لە وەزارەتی ئەنجومەنی وەزیران کرد کە بڕێ پارەی تریان بۆ تەرخان کاوە بوو تریلیۆنێک و 290 میلیۆنی دیکەشیان بۆ تەرخان کرد ملیاردیشیان بۆ تەرخان کرد. هەتا ئەو پارەیە لە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی بۆ درا و گەڕایە وەزارەتی مالیە و گەڕایە وەزارەتی بازرگانی ماوەیەکی پێچوو بووە هۆی دواکەوتنی پارەی جوتیاران هەرێمی کوردستانیش. ئەوەی تا ئێستا ئێمە بڕیار بوو 411 میلیارد و 24 میلیۆن و 196 هزار دینارە پارەی جوتیارانی ئەم ساڵ بۆ ئەو 500 هزار تەن گەنمێک کە وەرمان گرتووە. تا ئێستا 233 میلیاردی هاتوۆتە هەرێمی کوردستان. ئێستا ئەو بڕەپارەی 207 میلیاردەکە کە لە هەفتەی پێشوو هاو لە هەولێر و دووەک دەستی بە دابەشکردن کرد سلێمانی ئینشاءالله لە هەفتەی ئایندا دەست بە دابەشکردن دەکا. تا ئێستا 233 میلیارد هاتووە 178 میلیارد و 24 میلیۆن و 196 هزار دینار ماوە کە ئومێد دەکەین لە ئایندەیەکی نزیکدا ئەو بڕەپارەش بێت و لە ڕێی سایلۆکان و بەنکەکانەوە دابەشیکردن بەسەر جوتیارەکاندا. گەک نەوزەت هون بزانن ئەو پەرەی مایی چ دەمێتین کەنگی تێن و یعنی ڕەوشە جوتیاران چاوایە بۆ ینی وەرگرتنە وان پەرانرە. ئەو پارەی هاتنەکەی هیچ کێشەیەکی ئیداری و سیاسی تێدا نییە. تەنها وەکوتم پێوەست بوو بەوەی کە تۆزێ دواکەوت لە تەخسیساتەکەی کە لە وەزارەتی مالیە بۆی کراوە. پێ لەم ڕۆژانەی پێشوودا وەزیری بازرگانی عێراق ئەعلانی کرد دەڵێ لە ئایندێکی نزیکدا دەست بە دابەشکردنی ئەوەی کەماوە لە پارەی جوتیاران دەکەین ئینشاءالله ئومێد دەکەین لەم نزیکاندا ئیتر هەفتەی ئایندەیە یا ئەم هەفتەیە بێتەوە بتوانین ئەو بڕەپارەش بنێرن و ئێمەش لە ڕێی بانکانەوە دابەشیکەین چونکە هیچ کێشەیەکی تێدا نییە مەسەلەن بۆ نەهاتوو تەنها پێوەست بووە بەو تەخسیساتە مالی کە لە ڕابردوودا وەکو باسی دەکەن درەنگ تەخسیسیاتی بۆکردەوە بۆ ئەو بڕێ گەنمەی کە زیاتر وەرمانگرتە بوو لە ئاین لە ڕابردوودا. کاک نەوزاد خۆتان دەزانن ینی بەتایبەت لە ساڵانی 2014 و 2015 و 16 هەرێمی کوردستان لەگەڵ نەناردنی شایستەداراییەکانی جوتیاران کێشێکی زۆری هەبوو لەگەڵ بەخدا. ئێستا ئەو بڕێی کەماوە هیچ مەترسیەک لەسەر نەناردنی نییە لەم کاتەدا؟ نەخێر هیچ مەترسێکی لەسەر نییە چونکە پارەکە تەخسیس کراوە وەرگیراویشیان ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی بۆ وەرگیراوە هیچ کێشەیەکی تێدا نییە تەنها پێوەستە بکاتەوە ئینشاءالله لە ئایندێکی نزیکدا برا جوتیارەکان دڵنیا دەکەینەوە کە ئەو پارەیەش دێت و لە ڕێی سایلۆکانەوە دابەشی دەکەین مەسەلەندا. کاک نەوزاد گوتت کە لە هەولێر و دووهەک دەست بە دابەشکردن کراوە هەفتەی داهاتوو لە سلێمانی دەست بە دابەشکردنیەکەین. هۆکاریەوە چییە لە یەک کاتا لە هەر سێ پارێزگا کە دەستان بە دابەشکردنی و پارەیە نەکردووە؟ خۆتان دەزان ئەو چەکانەی کە دێن لە بەغداوە جارێککە دەبێ بچێتەوە بانقی مرکزی ئەو بانک فەرعەکانیان کە لە هەولێر و سلێمانی دووەکە جارێک کەس حەسەدوری بۆ بکرێ بۆ ئەو چەکانێک کە دێت
هەموو چەکێکی ڕێبێ 72 ساعت لەسەری بوەستین هەتاوەکو سەحاسەدوری دەرەچێ دواتر ڕێکارە ئیدارەکانی مالیەکانی دەست پێ دەکات ئەو پارەیە بێ بۆمان تەحویلکەن لەو بانقەوە بۆ بانقەکانی و بانقانی کە ئێمە تەوزیعەکەین تێدا هەندێک جار بانقەکان پارەی تێدا نیە تۆزێ دوا دەکەوێت بەڵام لە سلێمانیش پرسیارمان کردو هیچ گرفتێک نیە ئینشاڵڵا چەکەکان ئامادە کراون لە هەفتەی ئایندا لێ وەرجەست پێ کات و پارەکان تۆزێ لە وەرگرتن دواکە بۆ بانقی کە دابەشیەکەندەی ئینشاءڵڵا لە سەرەتای هەفتەی ئایندا ئەوێ دەست پێ دەکات هیچ کێشەیەکی تێدا نییە. کەک نەوزات جۆتیار لە کیژان بانقەیە دێ بکاربن وەربگرن و ڕێکار چ دەبن؟ ڕێکارەکان بەو شێوەیە ئەو جوتیارەی کە بەپێی ڕۆژی وەرگرتنی ڕادستکردنی گەنمەکەی بە سایلۆ تقریب هینەکەین ئێمە چەک دەدەین بە جوتیارەکە چەکەکان لە سایلۆکان ئامادە کراون بەپێی ڕۆژی ڕادستکردنی گەنمەکەی جوتیارەکە بە سایلۆکە بە هەر بڕێک بێ یەک بە یەک جار پارەکە هێمەی دەدێن مەسەلەن لەو ڕۆژا چەندی دابێت بە سایلۆ ئەوەندە پارێکی بۆکەین بە چەک لە چەند لەیەکی لە بانکان وەرەگرێت هەر بانقێکی مەسەلەن لە هەولێر بانقێکەیە لە دوهۆک بانقێکەیە لە سلێمانی بانقێکی تایبەت هەیە بەو جوتیارانە کە دەچن چەکەکانیان دەبن و لێ پارەکانیان وەردەگرن. کاک نەوزاد ئەو بڕەپارەی دیکە کە ماوە هەمووی بە یەک جار دێت یان ئەویش بە چەند جارێک دەنێردرێ بۆ هەرێمی کوردستان؟ وڵا ئێمە داوامان کردو بە یەک جار بەڵام تەسەوور ناکەم بە یەک جار هەر هەمووی بێت چوو ئێمە ئێستا 178 ملیار و 24 میلیۆن و 196 هزارمان ماوە خۆگەر بە یەک جار بێ زۆر باشترە هەمووی دابش دەکەین بەڵام ئەگەر نەژێت هەر بۆش بێک بێت چووگە ئەو پارێک کە ماوە تەنها هێرێمی کوردستان نیە هی ناوەڕاست و خواروی عێراقیشی تێدایە بۆی هەر بڕەپارەیە کە دێتە وەزارەتەوە دابەشی دەکەن بەسەر هەموو ئەو پارێزگاهانە کە گەنمیان کە پاریان ماوە بیدەن بە شێوەیەکی یەکسان دابەشەکەن بەسەر هەموو پارێزگاکانە بۆیە ئەگەر هەموو پارەکە بە یەک جار بە یەک سەفقە بێت بە یەک جار ئێمەش وەری دەگرن ئەگەر بە یەک سەفقەش نێت ئەوە دەبێت بە نسبەیەک بۆمان دابنێن نسبەیەکمان دەدەنێ ئێمەژ نسبەیە لە ڕێی خۆمان دابەشی دەکەینەوە بەسەر سایلۆکاندا و سایلۆکانیش دابەشی دەکەن بەسەر جوتیارە بەڕێزەکاندا. کەک نەوزات بەرهەمی گەنمی ئەم ساڵ بەراورد بە گەنمی ساڵی ڕابردوو زێدەتر بوو پەرێنگ و هاتیژی زێدەترن؟ بەڵێ بەتەکید ئێمە ساڵی ڕابردوو ئەمانتوانی 375 تەن گەنم وەرگین بەڵام نەمانتوانی 322 تەن گەنممان بۆ وەرگیرا لە بەرەوەی گەنم نەما لە کوردستان هەمووی وەرگیرا ئەوەی کە هەبوو بەڵام ئەم ساڵ 500 تەن گەنمیشان بۆ دانان کە وەریگرین بەڵام ئێمە لە کۆتایی ڕۆژی وەرگرتنەکەدا سیرمان کرد بە سەدان بار هەڵگر وەستا بوون بەردەم سایلۆکانمانە کە هێشت نەیانتوانی بوو گەنم تەسلیمکەن بۆیە دوجار ئەنجومەنی وەزیران هاتە سەر خەت لەگەڵ هەردوو کۆمپانیای خۆشناو و قەیوان ڕێکەوتن بەوەی کە دەبێت ئەو گەنمی کەماوە لە کوردستان چووکە و دوو کۆمپانیای کە دامەزراون یەکێک لە مەرجەکانی ئەوەیە کە دەبێت گەنمی جوتیاران وەربگیرێتەوە پاش ئەوەی لە پرۆسی سایلۆکان وەرگیرا ئەوانیش دەستیان کردەوە بە وەرگرتن بڕێکی باشیان لە سایلۆکان وەرگرتووە لە لای خۆیانەوە و جوتیا بۆ ئەوی جوتیاران ئەو بەرهەمەی کە ئەو بەرهەمیان هێناوە تووشی زیان نەبن و بتوانن ساخی بکەنەوە لە ڕێ ئەو دوو کۆمپانیایەوە بەسپاسەوە هەردوو کۆمپانیاکە بەشێکی زۆر گەنمی جوتیارانیان وەرگرم ساڵ پاش. کاک نەوزادەی لەبارەی جۆری و کوالێتی گەنمەکەەوە چۆن بوو ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو خۆتان دەزانن ینی وشکە ساڵی لە چەند ساڵی ڕابردوو کاریگەری ئەم ساڵ بە پێی بەڵێ بەتەکید لە ساڵی ڕابردوو بێبارانی و زۆری سون کاریگەری هەبوو لەسەر خراپی گەنمەکەمان بۆیە ناچار بوون کە گەنمی مستەوردیان تێکەڵە کرد ئەم ساڵیش هەر گەنمی مستەوردمان هێناوە لە ئوسترالیا و لە ئەمریکاوە بەشێکی تێکەڵەکە لەگەڵ گەنمەکە خۆماندا بەڵام ئەم ساڵ لە چاو ساڵی ڕابردووە هەم باران باش بوو هەمیش سنووکی ساڵە کەم بوو یعنی کەمتر لێداوە بۆیە ئەم ساڵ تەسەوڕەکەن گەنمی ئەم ساڵ زۆر جوانتر بێت باشتر بەکار بێت هیوادارین ئەو گەنمەی کە دێت لە سایلۆکان ئەهاڕێت هاوڵاتیان سوودی لێوە بگرن و بیکەن بەن ئارد و ئاردەکەشی بکەن بەنان و لە ماڵەوە نەیفرۆشنەوە. بەڵێ کاک نەوزاد ئەو بەرهەمەی جوتیاران ینی گەنم کە ئێستا بە و ڕێژە زۆری باست کرد بەرهەم دێت لە ناو خۆدا بەکاردەهێنرێتەوە دەکرێت بە ئارد؟ بەڵێ بەتاکید ئێمە ئەو گەنمی خۆمان سایلۆکان هەمووی بەکاردەهێنێت نەدینە ئاشەکان دەهاڕێت و تەوزیعی دەکەین لە ڕێ بریکارەکانی خۆراکەوە بۆ هاوڵاتیان ئەوەی کەشی ئەو دوو کۆمپانیایە سایلۆیان هەیە و کارگەشیان هەیە هەم دەیکەن بە ئارد هەمیش دەیکەن بە ماکەرۆنیشتی لێ دروستەکەن بۆیە سوودی زۆری لەوەردەگیرێ هەموو ئەو گەنمەی کە بەکاردەهێنێ و بەرهەم دەهێنێت لە هەرێمی کوردستان بەکاردەهێنێتەوانێت لە هەرێمی کوردستان بەکاردەهێنێتەوانێت و بە زۆر شت بەکاردەهێنێت بۆیە هەم کۆمپانیەکانی کە تایبە سوودی لێوەردەگرن هەم خۆشمانە کۆرەمی کوردستان لە سایلۆکان ئەو گەنمە دەهاڕین و دەیدن بە بریکارەکانی خۆراک و دابەشی دەکەینەوە. یعنی ئەنگۆ ئەو هەر زێدەی 500 تۆن گەنمێک گۆوە وەرگرتیە هەموو ئەو گەنم بۆ هەرێمی کوردستان تێبکارانین یان بۆ دەروێژی هاتیە هەناردەکردن؟
بەڵێ نەخێر ئەو 500,000 لە دەمێنێتەوە لە سایلۆکانە خەتەیەکی وەزارەتی بازرگانی عێراقەیە بە پێی پێویستەکان ئێستا ئێمە تا ئێستش گەنم ئەم مانگە گەنمی خۆمانمان بەکارهێناوەتەوە لە کەرکووک و لە مەخمورەوە گەنم دەهێنینەوانێ بۆ ئاشەکان و دەیهاڕین ینی خەتەیەکی وەزارەتی کشتتوکاڵ هەیە وەزارەتی زراعە هەیە کە ئەو لە هەر شوێنە گەنم زۆر بێت ئەوان خۆیان خەتەیەکی تەسویقیان هەیە دێنێرن لە شارەکان و دێنێر بۆ شارەکانی تر بۆ نمونە هەروەکو باسم کرد ئێمە 2 مانگ 3 مانگە لە کەرکووکەوە گەنم دەهێنین بۆ هەولێریش و بۆ سلێمانیش گەنمی خۆمان من دەستکاری نەکردووە بۆیە ئەگەر پێویستی شکا گەنمی ئێمەش دەبنەوە بۆ شارەکانی خوار و ناوەڕاستی عێراقیان ئەو خەتەیە بە تەنسیق و بە هەمانجی لە نێوان وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی بازرگانی هەردوو لا دەکرێت و ئاساییشە چونکە ئەوان کە ئێمە گەنممان نەبێ ئەوان گەنممان بۆ دەنێرن کە ئێمە کەوان گەنمیان نەبێ ئێمە گەنمیان دەدەینێ گرنگەوەی ئەو گەنمە لە ناو عێراقدا لە ناو عێراقدا ئاڵوگۆڕی پێ دەکرێت ناچێتە دەرەوە بۆ فرۆشتن و بەکار ناهێنێ بۆ شتیکە. سپاس ڕێزدار نەوزاد شێکامل لەگەڵمان. بەرپرسی ئۆفیسی دهۆک لە کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق بە کوردستان 24 ڕاگەیاند پێشبینی دەکەن لە دایکبوانی ساڵانی 2004 و 2005 کە دەنگدەری تازەن کاریگەری باشیان لە بەرزکردنەوەی ڕێژەی بەشداربوون لە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەبێت. ئاشکراشی کرد بڕیارە هەفتەی داهاتوو خشتەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەلایەن کۆمسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق پەسەند بکرێت و لە مانگی داهاتووشدا 2 قۆناغی گرنگ بۆ ئامادەکاریەکانی پرۆسەکە دەست پێ دەکات. دگەشبینین پڕاستی کو بۆ هەڵبژاردنن پەرلەمانی کوردستانی تایبەت گەنجن ئەم بژین 2004 و 5 کو بە یەکەم جارە دپشکدار بن وێ پرۆسسێدا بشێن ڕێژێکا باش یا دەنگدەرا سەر سندوقا و پشکدار بن هەڵبژاردنەدا و مافێ خۆ پارێزن ئەم هاتبوونە ئاگادارکردن شتە ئەنجومەنی کۆمسیۆران وەک و هەفتیابێدا خشتێ تایبەتیە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانی شلایەوان و بێتە پەسەندکردن و بریارە الهەیڤا 10دا 2 قۆناغên gelek giring li dîfê xiştey bêne pesendkirin qonaxeyekê ew e dergehê vekirina berbijêra ev kesanin vên xwe berbijêrken bû em bêjîn Parlemanê Kurdistanê we dîsan lînkê taybet ew fermanberê ku dê teqdîm bikin bû ser wîstgeha.